بۆن پشتیوان سادق لە لقی دوو لە ڕێگای مەلا هەندرێن چل ستافەکی چل کەسی هەبوو ئەوانە ڕۆژانە ئیشیان دەکرد بەس تەلەفۆن لە بۆ تەلەڤزیۆنینەوە برن ببرن ڕادیۆینەوە و یەکگرت و کۆمەڵ و ئەو کەناڵانەی حزبی شوعی دەکرد مەتعوسەنای ئەو دەسەڵاتیان دەکرد لە بەرامبەر ئەوە چ دەکەن بڕێک کارتەشی مۆبایل لەگە خەتی ئەنتەرنێتیان پێدەدان بەڕێزان بزانە پارتی کادری پەروەردە دەکاتن چۆن کەرامەتی دەشتێنی لۆ یەک کارت ئەباندە ناویان پێگوتیمە با باس بکەم و بیەوەی بزانن کە ئێمە ئاگامان لە زۆر شتیە وەکو مام ئازادی ناوچە مەلا عەزیز پەریخان شاکر و مەلا یوسف ئەو نامسەقەفن خەریکی ئەو کارەتەواشە ڕۆژانە تەلەفۆنیان لۆ هەموو بەرنامە لە سەحەبایە کاک مەسعود وایە و کاک نێچیر وایە پەروەردەیان بە یەک کارتی مۆبایل بە خەتەکی ئەنتەرنێت گوایە خزمەتی حکوومەت دەکەن بەس کەرامەتی ئینسانیان لە ناو کارتێک خردەکردەوە بەڵام ئێستا ناوێرن هاوڕێیان کەسنە بڕوا بکە ئەم برادەر و شت ئەڵێ قادر کەس ناوێری ئێستا کە لە ترسی سۆسیال میدیا و ئەو دەنگ و ڕەنگانە نیە دەتەقە شمەر لە ناو خەڵک بۆیە ئەگە ببینی پێ شەش کەسن لە هەولێرێ لە دهۆچێ قسە دەکەن ئەوانش بووینە مەزەی سۆسیال میدیا بازاریان گەرمە ینی هەتا لە قیاداتی پارتی کەس ناوێری وەکو جاران دیفاع بکە مەجموعەک زۆر کەس لۆ لەبەر ئەوی هێزی خەڵک ئەوەندە بەهێزە کورە بەڕێزان ینی بڕۆ ناو پەیجەکانی مینبەرە میدیاکانی پارتی وێشتی ماڵپەڕ و پەیجی مەسئولە هەرە گەورەکان بزانە کوو بووینە قەشمەر بەدەست ئەو خەڵکەی حەیان دەبن بە ناوی خۆیان بە لۆگۆ بە وێنەی خۆیان خەڵک لیان ناترسێنەوە سوسیال میدیایە کەرامەتی ئەوەندە عقوبەی خەڵک دەدەن خەڵک دەترسێنن خەڵکیش بەخۆی بە شناوقەت دێپسێ خەڵک دەچ بڕۆ سەیری پەیجەکانی مەسرور و پاوێل بکە بزانە کوو خەڵک ئەوانی کردە گاڵتەجار ئەوەندە زۆرە دەرەقەت نایەن بۆیە لە کاتێکدا کۆنوانە بوو کورە براکە مەم لە پاڵتاک بووین دەمانگوت مەسعود بارزانانی کووە دەرەی سوکاتیە بە سەرۆک دەکەی دەی بڵێ کاک یام جەنابی بەڕێز کاک مەسعود بارزانانی دە ئێستا بە دەردی مەسعود بارزانانی خۆی گوتن دەگو لەو تیکتۆکەی وەی گوت بوو منداڵک پەیدا دەبێ عمری 3 ساڵ لە مەلا مستەفای دێتە خوارێ هیچیان پێ ناکرێت چیان دەرەقەتی چەندی دێن یەک و دووە ئەو نوقتەیەم لۆ چییە هاوڕێیان پارتیوشی توێسیان زۆر خراپە چۆن تۆ وەرە سیرکە لە هەموو هەڵبژاردنەك 100 تا 65 خەڵک زیاتر ناستە دەنگدان ئەو زارێ ئەخیری هەمومان دامی هەڵبژاردنمان کرد بۆ ئەوە باشترین ئەو 135 نییە بە زەختە بە ئینتیهازیەتە بە دوو دڵیە بە پارەیە بە کڕینە بە تەزویرە بە هەموو شتەچە ئەوجا 135 لەو مۆزوعی دوو هاوڕێیان سەیریانکەن ئەو هەموو خۆپیشاندانە پارتیشتی ناوێرن خۆپیشاندان بکەن ئستاگە جەماوەریان نەما خەڵک لێیان وەخت خۆی باردەیان ئەزار کەس داات سەزادەی هەمومان مانگرتنەکانی نۆتیەک بیکەر هاملتن بڕۆ بدوێ چ خەڵکێک داات کورە برا ڕۆێستا پارتی دەهۆڵ و زۆر ناش دەینی کە کورد ئاوای لێ بکەی بەقۆ ئاواشی لێ بکەی قوم بەهادا دەهۆڵ زۆر نایدێنی دە کەسی پێخر نابتەوە ئێلەوەی ئینهیارتر چ هەیە ئەوێ ڕۆژێ دژی ئەو حکوومەتی عراق هەموو پارتی خۆتی خۆیدایە دە کەسی پێکۆ نەبووە ڤیددیۆ وێنەکان هەیە ڤیددیۆ وێنەکان هەیە کەچی 20 ڕۆژنامە نووسی لێ بوو دەخۆپیشانداری لێ بوو لەم پارتی لە پشتیانە بواریان پێدەدا خۆی خەڵکی ناڕازی نییە لەسەر ئەوە بۆیە بەڕێزان میدیای پارتی هزار میدیای زیاتر هەیە یەکێتی سەدانی هەیە مستاقیتان بەقەت پەیجێک نییە بڕوا بکە بەقەت پەیجێک نییە ڕاستە پارەی زۆر بینەریان دەبی خەڵک هەر فشیان پێکە دەسە ناو کۆم پۆستەکانیان کەڕامەتیان دەشێنی بەڕێزان خاڵی هەرە جەوهەری وەرە سیرکە پارتی یەکێتی ناڵێن ئەمە 6 کورسیمان هەیە 1,200,000 دەنگ دەرمان هەیە بەس پێم برێ لە چێنەرە سۆسیال میدیای دەوەرە پێم برێ کورە برا من دەزانم کە کۆخت خۆی پۆستێکمان دەکرد چ پارتی وێکێتیەک وەکو زەنگە زۆرەی تێماوەڕاتن ئێستا لە ترسان بە ناز ناودێن بە ناز ناودێن نەمان تەواو بوو تەقریبەن ناوێت پێیان شەرمە لەبەرەوەی دەبنە قەشمەر کۆمنتێک لە بۆ من دەنووسن زوێن دەدەن بڕوا بکە بەبێ ئەوێ من جواب دەم دە کەس کەرامەتی دەشێنیت
ئەو زۆر گرنگە هاوڕێیان مەسعود بارزانی ئەو هەولێری لەو هەولێری هیچ کات کە دەرێ 300,000 دەنگدارم هەیە وانیان داوم دەرێن هەولێری هیچ تەجەموعەکی کردی بیتن بە ڕیفراندۆم و بە ئاخر هەڵبژاردن 20,000 کەسی پێ کۆنە بوویتەوە بە مەتعەم و بە کەباب و بە زەخت و ئیلە ئیلاخری بەڵام نێوشیروان مرد لە 2017 لەو هەولێرە پڕ لە ترسستۆقانەی 250,000 کەس لۆی کۆبەوە بڕوان پێ بکەن 250,000 کەس ئەوە تەقدیری سەفارەی هۆڵەندی بوو کۆچ کرد و قادر عەلی بەمنی کرد گوتیان خەڵک سڕێی گرت بوو لەم ڕیسک بوو دەرچوو لۆ لەبەرەوەی خەڵکەکە لە پارتی ناڕازیە بۆیە کەسیان لەگە نەمایە بەڕێزان گۆندە نەگەتیڤ بیر مەکەن و پۆزەتیڤ بیر بکەنەوە بڕوا بکە لە ناو پاراستن و ئاسایش لە ناو گوندی دۆرێ کورە کاکەس لە 20 ماڵی سێ ماڵ لازم هە دەرکران ببورن جیران کورە لە ناو خانەوادەی ماڵی مەسعود بارزانی سێ خادمیان لەگە مەکی تەنسیقی هەبوو خادمی ناو ماڵی مەسعودی کورە کاکە هەموو ئامۆزا و خوشک و براکانی ئەوە ئامۆزا و خوشکەکانی بەشێک لە خوشک و برا و کوڕە خوشکانی کەس لەگە مەسعود نەمایە بە قوربان کەس لەگە پاڤل نەمایە ئەوە لە هەموو تێک دری بەربنە کاکە ئەو پاڤلە پار هات بە ئەو نمونەیە بڵێ هەندە قسەی بری قەداریزی خەڵک لە گەریب متعاتف بوو لە گەری یەکێتی قسەکیشیاندەوە هەندە درۆ دەرەسەی کرد لەگەرەوەکان ئەوە دیتان ئەوە ڕژێ ئەو هەموو خطابی لەوە یەکێتی کە بڕۆ بزانە کوم پاڤلیان کردە قەشمەر کو کردیتیانە قەشمەر بەڕێزە من هی دوای نمونە کاکە لۆندە نەگەتیڤ سەرباری 35 ساڵ پڕ لە تا چاواشە و برسی کردن و ئێستاش کۆمەلگای کوردی زۆر جوانە جگە لەوەی پاڤل ناوشیروان مستەفا کە مرد هەموو خەڵک بەمەشەوە پێم تاسیف بدات بەڵام کەمانجی هەزەزانیمان ئەو دزوو ئەو مڵک و ماڵەی خەڵکی داگیر کرد و بەسەر کوڕەکانی ئەوە کرد لە 4 مانگ 5 مانگ لە لووتکەوە هاتە خوارێ ئەو کۆمەلگایە هێشتا زیندووە لە سۆسیال میدیا 1,200,000 هەواداری پارتی و یەکێتی لە چێرن کورە برا لە ئینتخابات 165 سەرباری ئەو هەموو تەزویرەی بایکۆت دەکە کورەوانە هەموو سیگناڵی زۆر بەقووەتن